ئێمە ماوەیەکە ئەبینن کە دیاردەی بیرلێدان بە ڕێگەی ناسایی بۆتە دیاردەیەک وات ناو شاری سلێمانی دەوروبەری سلێمانی ئەم کارە ئەنجام ئەدرێ ئەم کارە ئەکرێت. ئێمە دیارە ئاگاداری سەرجەم ئەو براوەڕێزانەمان کردووە کە ئامێری بیری سووریان هەیە لە ماوەی 10 ڕۆژە بچنە دەرەوەی هەرێم لە 26ەوە تاوەکو 1/7 بە هەموو شێوەیە ئاگاداریانمان کردوێتەوە نابێ ئامێری بیرە سووریەکان لە کارابن. ئەو ئامێرە بیرە سووریانی کە لە کارابن لە ماوەی ئەم 10 ڕۆژەشە بە هەمان شێوە دەستی بەسەردا ئەگرێ، بەڵام ئەوانەی لە کارانین ئێمە ڕێگەمانداوە لە ماوەی ئەم 10 ڕۆژەیە بچنە دەرەوەی هەرێم و بۆ ئەوەی زەرەر بەر ئەم برابەڕێزانە نەکەوێت کە ئامێری بیری سووریانە ئێمە 10 ڕۆژمان بۆیان دانابوو. بەڵام دیارە هەندێک لەم برابەڕێزانە پابەند نەبوونە بە ڕێنمایەکانی بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی سلێمان. بێگومان ئەو کەسانەی کە سەرپێچی لە ڕێنمایەکان ناکەن بۆ جاری دووەم و سێم و بە هەمان شێوە سەرپێچیەکەن غەرامەکان دووقاتە و سزای مادی و یاساییشان لەگەڵە جگە لەوەی کەوە ئامێرەکە ئەتوێنرێنەوە.